Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گراملاتان لویدیویکی ندا. بیروگی بابتی امرومان لویدیویکی چانلی لینگوا مارینا ورم گرتوا که باس لو اکین که چون بتوانین بخیرای قصب کینو ولا امریکا کان تیب گین کاته که قصه اکن. بلان پیشوی دست ببکین پیوستو پرسیار لخو ممکن که آیا امریکا کان بخیرای قصه اکن ولا ما کشی نخیر بخیرای قصه نکن بلکو چند تکنیک یک بکاره هنن که ایمال لم ویدیو دا باس یکینو بابا یکم تکنیکان دست ببکین. یکم تکنیک که امریکا کانو یان انگلیزا کان بکاری هنن لکاتی قصه کردنا اوه که وشکان پیکا و ابستنو یان وشکان کرد اکنو بو اوی لکاتی قصه کردنا با آسانی در ببرن. و استاش چند نمونه اکتان با باسگمو رونی اکمو یکم شد بون مونا علین What are you doing؟ بون مونا امرسته من ها بلام کاته که امریکا ام قصه اکاد علید What are you doing؟ What are you doing؟ What are you doing؟ وکه بینن What are you امسه وشیا پیکا و ابستیتا او علی What are you؟ What are you؟ What are you doing؟ واتا چی اکی؟ وکه بینن سوشکی پیکا و بستا و بوی که با آسانی رستکه در ببرند. یا نمونه گیتر من هی علین I'm gonna go to the city center. I'm gonna go to the city center. I'm gonna go to the city center. I am going to وقت لا چند ویدیو گیتر باسم کردوا ابی با I'm gonna go to the city center. وکه بینن city او تیا با تی نخوندرتو بلکو با دی اخوندرتو. Center به همان شوا با تی نخوندرتو بلکو هر با دی اخوندرتو. City center. City center. I'm gonna go to the city center. واتا ارون بو ناوراسی شارکا یا ارون بو ناوجرگی شارکا. نمونه کی تر علین What do you have in mind؟ که امریکا که خوانتو علید What do you have in mind؟ 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 لیره دا دنگ یک دروس بیت که وکو جیوه What do you have؟ What do you have in mind؟ What do you have in mind؟ لبریوی قبل What do you have in mind واتا چی لمشک تایا عليه What do you have in mind؟ نمونه کی تر علین Let me get you this car. Let me get you this car. کاتک امریکا که ما خوانتو علید Let me get you this car. Let me get you this car. Let me get you this car. Let me get you. لیره دا get به معنی کریندت معنی رستگاه واتا با ام سعرید بو بکرم Let me get you this car. Let me get you this car. نمونه کی تن علین Would you be quiet please؟ Would you be quiet please؟ واتا بیز احمد توانی دنگ نظم کیتو یعنی بدنگ بید بلام کاتک امریکا امر سه خوانتو علی Would you be quiet please؟ Would you be لیره دنگ دروس بیت که وکو جیوه Would you نمونه کی تر I don't know. I do not know کاتک امریکا که خوانتو علی I don't know خوی تای رستکا I do not know بلام لکاتی قصه کردنا با شیوه نخوانیرتو بلکو علید I don't know که با معنی نازانم دید استاش چند نمونه کتیرم با اخوانمو که وشکان کرده کرده پیکا و بسریتو بون مونا let me ابی با let me give me should have ابی با shoulda would have ابی با woulda could have ابی با coulda I am ابی با I'm بون مونا I'm a doctor I'm an artist یان you are ابی با you are you're great یان I will ابی با I'll get you some food I'll get you some food واتا هنی خوادن بوینم لیره دا گرنگ نیا که معنی رستکان بخوین مو بلکو گرنگ اوه که خوین نوگی تن بو بخوین مو پیتام بلم که چون خوین رتو خاله گیتر که زور گرنگه که امریکا کان لکاتی قصه کردنا بکاریه هنن ایوش اوه که لرسته یک دا چندین وشا بکاره هنن که هیچ معنی که نیا بلکو تنها بو پرکردنوی بدنگیه لکاتی قصه کردنا و لبریوی قبلن یان ام وشانه بکاره هنن که وگوتم هیچ معنی که نیا تنها بو پرکردنوی بدنگیو ام وشانه بکاره هنن بوی کاتک ام بو بگرتو بو بیرکردنو بتوانن امو بستی که هیانا بیگن بون مونا وشکان اما چند وشه که هیچ معنی که نیا لکاتی قصه کردنا که بکاره هندد
بۆ نمونە actually, kind of, sort of, really, just, like, you know, I mean, something like that, literally, you know what I mean? ئەمانە چەند وشەیەکن و چەندین وشەی تریش هەیە کە مانایەکیان نییە بەڵکو تەنها بۆ پڕکردنەوەی بێدەنگی بەکارهێنرێت. ئێستا ڕستەیەکتان بۆ ئەخوێنمەوە بە ئەم وشانەوە و ڕستەکە دوایەوە ئەخوێنمەوە بەبێ ئەو وشانە کە هەمان مانایان ئەبێت. بۆ نمونە ئەڵێن I actually don't want to do that because, you know, it's kind of like embarrassing, you know what I mean? I actually don't want to do that because, you know, it's kind of like embarrassing, you know what I mean? ئەمە ڕستەیەکە کە ئێستا کورتیەکەینەوە بە شێوەیە کورتە بێتەوە کە نیوەی ڕستەکە ئەمێنێتەوە و هەمان ماناشە بەخشێت. I don't want to do that because it's embarrassing. کە هەموو شە بێماناکان لا ئەبێت لە ڕستەکەیە تەنها ئەوە ئەمێنێتەوە و هەمان مانای ڕستەکەی سەرەوەش ئەبەخشێت. I don't want to do that or I don't want to do that because it's embarrassing. واتە نامەوێت ئەوە بکەم چونکە شتێکی شەرمەزارانە. وەکە بینن چەندین وشە بەکارهێنن تەنها بۆ پڕکردنەوەی بێدەنگیەکەیە و هیچ مانایەک نابەخشێت. بۆیە تۆ ئەگەر ئەم تەکنیکانە بزانیت ئەتوانیت بەباشی قسە بکەیت و هەروەها لە قسەکردنیش تێ بگەیت چونکە تۆ ئەزانیت کە چەندین وشە بەکارهێنن کە هیچ مانایەکیان نییە بۆیە تۆش لە کاتی قسەکردنە سەر لێ تێک ناچێت و لە مەبەستەکەیان بەباشی تێئەگەین. و ئەو شێوازی کورتکردنەوە و پێکەوە بەستنی وشانی کە باسم کرد هیچ یاسایەکی دیاریکراو نییە بۆ بەستنەوەی وشەکان یان کورتکردنەوەی وشەکان لە کاتی قسەکردنە بەڵکو بۆ ئەوەی کە بزانیت چۆن بەکارهێنرێت و چۆن کورت ئەکرێتەوە و چۆن پێکەوە ئەبەسترێن تەنها لە ڕێگەی پراکتیسکردنی گوێگرتنەوە واتە تەنها لە ڕێگەی گوێگرتن لە ئەمریکەکانەوە کە قسە ئەکەن بەم شێوازە تۆ ئەتوانیت بەباشی فێر بیت. بەم شێوەیە ڤیدیۆڕمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایک بکەن و بۆ هاوڕێکانتانی بنەرن و ئەگەر بەدڵتان نەبوو یەک دیزلایکی بکەن و پێم بڵێن کە چۆن بتوان ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.